الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين، وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە خزمەتتان دەمەوێت باسی کەسایەتێکی گەورە و مەزن، کەسایەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم و هەروەها ڕەوانەکرانی پێغەمبەر عليه الصلاة والسلام و پیرۆزی ئەو نیعمەتە مەزن و گەورەیە بکەم لەسەر مسلمانان لە کاتێکدا ڕەوانەکران و لەدایکبوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام چرایەکی گەورە بوو. خوای پەروەردیگار بەهۆیەوە دنیای ڕوونا کردەوە. ڕەوانەکرانی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە ڕاستیدا بارانێکی بەرەحمەت بوو بۆ دنیا و قیامەتی خەڵکی، بوو بە مایەی ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردیگار. ڕەوانەکرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشارەتێکی گەورە بوو بۆ هەرچی کردداری باش و هەروەها نەزارەت و ئاگادارکەرەوە و ترسناکی پیشاندانی کردەوە چەپەڵەکانیش بوو. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە کات و زەمان و زروفێکدا خودای پەروەردیگار بە پێغەمبەر ڕەوانەی کرد لە دۆخ و وەزعێکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە لەو کاتەدا دۆخە کۆمەڵایەتیەکە تەواو داتەپی بوو، بە ئەندازەیەک بوو لە ڕاستیدا کە لە قەوام و قودرەت و توانای تەنها مامۆستا و موسلیحێک نەبوو ئەو بارودۆخە گەنیوە، ئەو بارودۆخە داتەپیوە ئیسلاح بکا و چاک بکات، بەڵکو پێویستی بە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگار هەبوو تا خدای گەورە بە عەزەمەت و میهرەبانی خۆی، ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەر بەندەکانی خۆیدا بڕێژێت و پێغەمبەریان بۆ ڕەوانە بکات. ئەو دۆخە تەنها لە قەوامی پێغەمبەری خوادا بوو کە خدای پەروەردیگار ڕەوانەی کردبوو صلی الله عليه وآله وسلم، وحی لەگەڵ ڕەوانە کرد. خوای پەروەردیگار پەیامی خۆی پێعەتا و کەڕەم کرد بۆ ئەوەی بەو پەیامە پیرۆز و مبارەکە کە قورئانی پیرۆزە فەرمایشتەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم جارێکی تر کۆمەلگا بەرەو بەختەوەری و بەرەو سەعادەتمەندی بڕواتەوە لە دوای ئەوەی کە دابرابوون لە وحی و لە پەیامی خوای پەروەردیگار. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا. رب العالمين منەت دەکا لەسەر بڕواداران، خوای پەروەردیگار منەت دەکا لەسەر بڕواداران. سوێن بە ئەڵڵا لە ڕاستیدا بە بێگومانی بێ هیچ دوو دڵیەک ڕەوانەکرانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەو نیعمەتە گەورەیە کە نیعمەت خوای پەروەردیگار منەتی پێ لەسەر بڕواداران دەکا و دەفەرمێ إذ بعث فيهم رسولا، بەوەی کە خدای پەروەردیگار ڕەسوول و نێردراوێکی بۆ ڕەوان کردوون. ئەو ڕەسوول و نێردراوە خوای پەروەردیگار ئیش و وەزیفەکەی بەیان کردووە و دەفەرمێ يتلو عليهم آياته، ئاەتەکانی خوایان بەسەردا دەخوێنێتەوە. چه خۆشیەکی گەورەیە مرۆڤ ئاەتەکانی خوای بەسەردا بخوێندرێتەوە و بەهۆی ئاەتەکانی خوای پەروەردیگارەوە بەرچاوی ڕوون و ڕۆژ نابێت. و هەروەها ويزەکیهم، خدای پەروەردیگار وەزیفەیەکی تری بە پێغەمبەرداوە و صلی الله عليه وسلم دەفەرمێ تەزکیەی بەندەکانم دەکات، دەبێتە هۆی پاکبوونەوە و بڵندبوون و بەرزبوون و کەڵەگەتبوونی شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. ويعلمهم الكتاب والحكمة، فێری حکمت و دانایی، فێری لە شوێندانانی شتەکان لە شوێنی خۆیان، و هەروەها فێری سنەت و فێری حکمت و فێری ڕێ و ڕێبازی خۆی و هەروەها قورئانی پیرۆزیان دەکات. وإن كانوا من قبل لفي ضلال مبين. ئەو خەڵکە بەر لە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە گومڕایەتێکی گەورە و ئاشکرادا بوون. خدای گەورە و میهرەبان پێغەمبەری کرد بە فریاد ڕەس لە ڕاستیدا، پێغەمبەری کرد بەسەر مەشق و نمونەی باڵا. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة، باشترین پێشەنگ و پێشەوە پێغەمبەرە صلی الله عليه وسلم تا خەڵکی بۆ دنیا و قیامەتیان چاوی لێ بکەن و بیکەن بەسەر مەشق و پێشەوای خۆیان، بۆ ئەو کەسانەی کە ڕەجای خوای پەروەردیگار و ئیمانیان بە خوای پەروەردیگار و هەروەها ئومێدی گەڕانەوەیان بۆ کن خوای پەروەردیگاریان هەیە. بەڵێ خۆشەویستەکانم،
ئەوەتانە جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای پەروەردیگاری لێبێت باسی ئەوەمان بۆ دەکا کە ئەوان لە چ زوروف و زەمانێکدا بوون وەختێ خوای پەروەردیگار پێغەمبەر ڕەوانە دەکا و دەفەرمێ ئەی پادشا بە نەجاشی دەفەرمێت كنا قوما ئەهلە جاهلیە ئێمە گەلێکی نەزان بووین ملەتێکی نەفام بووین بێ ئاگا بووین پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەوانەکرانی زانست و زانیاری و هەروەها وەرچەرخانێکی گەورە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پەیامی خوێندەواری پەیامی ئیسلام و خواناسی پەیامی بەرچاوڕۆشنی و ڕۆشنایی هێناوە بەر لە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی لە جاهلی و لە نەفامیدا بووە بۆیە بەبێ پێغەمبەر و پەیامی پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم خەڵکی جارێکی تر لە ناو نەزانین و جاهالەت و نەفامیدا دەبێت خۆشەویستەکانم وە هیچ شانازی و فەخرێک نییە لە ڕاستیدا شوێن نەکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قسە نەکردنی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم نعبد الأصنام بتو صنممان دەپەرست غەیرەخوامان دەپەرست ونأكل الميتة مردارەوە بوومان دەخوارد ونأتي الفواحش كاري چەپەڵمان ونأتي الفواحش كاري خراپمان ئەنجام دەدا بەو ئەندازەیە دیقەت بدەنێ کاری خراپ کاری نەگونجا و حرام سنوورەکانی خوا پێشێل کرابوون ونقطع الأرحام دیقەت بدەنێ دەفەرمێ ئێمە پەیوەندی خزمایەتیمان نەدەگەیاند ونقطع الأرحام ونسيء الجوار لەگەڵ دەرو دراوسەیشە خراپ بووین ويأكل القوي منا الضعيف ئەو کەسەمان کە بە قووەت بایە ضعیفەکەمانی دەخوارد بەو ئەندازەیە خۆشەویستانم کۆمەلگایەک بەو شێوازە بێ چ خۆشێکی تێدایە چ هی ئەوەیە کە لە ڕاستیدا ئینسان فەخری پێوە بکەم چی هی ئەوەیە کە ئینسان لە ڕاستیدا تەمەنا و خۆزگەی پێ بخوازێ بەعکسەوە بەڵکو هاتنی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بوو بە ڕەحمەت وما ئەرسەلناکە إلا ڕەحمەتە للعالەمین ڕەوانمان نەکردووی ئەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەوە نەبێ کە تۆ ڕەحمەتی بۆ هەموو عالەم بۆ ئاژەڵ بۆ ئینسانەکان بۆ ئەجینەکان بۆ مسلمان بۆ غەیرە مسلمان بۆ گەورە و بەتەمەن بۆ بچووک و بێتەمەن بۆ هەبوو بۆ نەبوو بۆ جوان بۆ ناشرین بۆ سپی پێست بۆ ڕەشپێست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەموو زمان و ڕەگەزێک بۆ هەموو قەومیات و جنسیاتێک ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگارە و خوای پەروەردیگار ڕەوانی کردبوو جا دەفەرمێ ئێمە بەو ئەندازەیە ماینەوە بەو شێوازە ماینەوە حتى بعث الله إلينا رسولا تا ئەوەی کە خوای پەروەردیگار پێغەمبەرێکی بۆمان ڕەوان کرد نعرف نەسەبە دەمانزانی ڕەچەڵەک و نەسەبیمان دەزانی وصدقه وعفافه وأمانته داوێن پاچیەکەی بۆمان معلوم بوو ئەمانەت پارێزیەکەی بۆمان معلوم بوو ڕازگۆیەتیەکەی لێمان دیار و ئاشکرا و ڕوون بوو پێغەمبەرمان صلى الله عليه وآله وسلم بەر لە هاتنی پەیامی پیرۆزی ئیسلامیش صادق الأمین بوو ڕازگۆ و ئەمانەت پارێز بوو حەیفە لە دوای هاتنی ئیسلامەتی کە خوای پەروەردیگار بەڵگەکانی خۆی ئاین و بەرنامەکەی خۆی پێدا ڕەوان کرد خەڵکانێک پەنا بە خوای پەروەردیگار پاشگەز ببنەوە لەو وەسفەیان و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە قسەی بێمانە تۆمەتبار بکەن لەبەرەوەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەو پەڕی باڵایی و لەو پەڕی جوانی و لەو پەڕی کەڵەگەتیدا بۆ لە هەموو سیفاتێکی جوان یەکەم و لە پێش بووە پێغەمبەرمان عليه الصلاة والسلام حەیفە بۆ خەڵکێک لە ڕاستیدا بێ ئاگاییەکەی لە ئیسلام و لە بەرنامەی خوای پەروەردیگار و قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشت بێتە ئەندازەیە کە پێغەمبەرەکەی خۆی نەناسێ پێغەمبەرەکەی خۆی صلی الله عليه وسلم شانازی پێوە نەکا و حەمدی خوا لەسەر پێغەمبەر نەکا صلی الله عليه وآله وسلم جاوەرە دیقەت بدە بزانە پێغەمبەر عليه الصلاة والسلام بانگەوازەکەی بۆچی بوو ئەوەتانێ دەفەرمێ فدعانا إلى الله بانگەوازی کردین بۆ لای خوا لنوحده ونعبده بۆ ئەوەی بیپەرستین بە تەنها عەبدایەتی بۆ بکەین ئەوەی کە پەرستومانە لە جگە لە خوای پەروەردیگار وازی لێبێنین ئێمە و باو باپیرانمان ئەوەی کە پەرستراوە هەمووی لە بەرد و سەنەم و بت و هەموو ئەوانە وازیان لێ بهێندرێت ئەبەو شێوازە پێغەمبەر مەدەح دەکرێت
حەقی خۆیەتی بەم شتە جوانانە مەدحی پێغەمبەر بکەین. مسلمانان هەموو ڕۆژێکیان باس و خواسی پێغەمبەر بێ و صلی الله عليه وسلم. هیچ کات و ساتێک لە ذیکر و یادی پێغەمبەر و گەورەی و پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانەبڕێن بۆ ئەوەی لە ساڵێدا پێویستیان بە سەعاتێک دوو سەعاتان نەبێ بە بیانووی بە گومانی خۆیان بە خەیاڵی خۆیان کە ئەوە یادی لەدایک بوونی پێغەمبەر و ویلادەت و مەولدی پێغەمبەر دەکەن عليه الصلاة والسلام. ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام بە بەردەوامی دەبێت لە خەیاڵ و ئەندێشەی مسلماناندا بێ و پەیامەکانی بزرنجێتەوە، پەیامەکانی لە ڕاستیدا خەڵکی ئیشی پێ بکەن و شوێنی بکەون. خۆشەویستانم مسلمانانی بەڕێز و ئازیز، شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سراجێکی منیر بوو، مەشخەڵێکی درەوشاوە و دیار و ئاشکرا بوو. پێغەمبەرمان صلی الله عليه وآله وسلم پێغەمبەر چرایە، پێغەمبەر بارانی ڕەحمەتە، پێغەمبەر مایەی بەشارەتدانە بەکردەوە باشەکان، مایەی لە ڕاستیدا پارێزگاریکردنە لە سنوورەکانی خوا و نەبەزاندنی سنوورەکانی پێغەمبەر و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلامە. پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام ناوی بڵندە بە بەردەوامی. پێغەمبەری خوا ناوی بڵند کردووە. ناو بناوبانجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشەش بە بڵندی دەمێنێتەوە. ئەوە دوژمنان و نەیارانی پێغەمبەر و ڕێبازی پێغەمبەرن صلی الله عليه وسلم کە دوابراون، بێ پاشەوارن، بێ ناو ناوبانگ و هەروەها بێ سمعەتن، واتە سمعەتیان نەماوە و باس و خواسیان نەماوە بە مردنیان، حتا ئەگەر لە ژیانیشدا مابن سمعەت بەو مانایی کە ناو ناوبانجیان نامێنێت. خۆشەویستەکانم، جاکەوابوو ئەو پێغەمبەرە نازدارە دەبێت دیقەتی بدەینی ئاخری پێغەمبەرانە و وەکو خوای گەورە و مێرەبان فەرموویەتی ما كان محمد أبا أحد من رجالكم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکی هیچ یەکێک لە ئێوە نییە، ولكن رسول الله نێردراوی خوای پەروەردیگارە و وخاتم النبیین، کۆتایی پەیامبەران و پێغەمبەرانیشە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. کەوابوو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی وەکو بۆ خۆشی دەفەرمێ إن الرسالة والنبوة قد انقطعت. رسالة و پەیام و نبووەت و پێغەمبەرایەتی پچراوە و فلا رسول بعدي ولا نبي. نرسول نێردراوێکی تر و نە پێغەمبەرێکی تر لە دوای من نایەت. بۆیە هەموو ئەوانەی کە بانگەشەی ئەوە دەکەن لە ڕاستیدا ئەوانە ڕاز ناکەن، ئەوانە لە ڕاستیدا دژی پێغەمبەری پێشەوان صلی الله عليه وسلم بەخۆیان بزانن یا نەزانن، ئەوانە لە درۆزنان حیسابیان بۆ دەکرێت پەنا بەخوای پەروەردیگار. جا خۆشەویستەکانم، بەو شێوازە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە وەخت و ظروف و زمانێکی ئاوادا هات و لە ڕاستیدا ئەگەر کۆمەلگا و میلەتانیش بەرەو ڕۆژ و ظروف و زمانێکی وا بگەڕێنەوە و بچنەوە ناو هەمان ئەو دۆخ و حاڵەت و خراپیانەی کە تێیدا ئەو کاتەی خەڵکی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیدا ڕەوانەکرا تێیدا بوون، هیچ دەرەتانێکیان نییە و هیچ فرسەتێکیان نییە و هیچ مەجال و بوارێک نەماوە بۆ ڕەوانەکرانی پێغەمبەرێکی تر و هاتنی پەیامبەرێکی تر، بەڵکو عیلاج و تاکە چارەسەر ئەوەیە کە خەڵکی شوێنی قورئان بکەوێت، شوێنی ئەو پێغەمبەرە بکەوێت، ڕێنمایەکانی جێبەجێ بکەن. عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين. سنتكاني پیغمبر صلى الله عليه وسلم جێبەجێ بکرێن. هەروەکو خۆی فەرموویەتی من دوشتم لە نێوتان جێبەجێ کردو، ئەگەر ئێوە دوشتم لە نێوتاندا بەجێهێشت و ئەگەر ئێوە دەستیان پێوە بگرن قەت و قەت گومڕا نابن. کتابەکەی خوا فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. خۆشەویستانم، لێرەوە زانیمان کە ڕەوانەکرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند گەورە و عەزیم بوو. حەقی خۆیەتی ئینسانی مسلمان هەمیشە حەمد و هەروەها سوپاسی خوای پەروەردیگار بکات و پێزانین بۆ خوا دەرببڕێ. و هەروەها زانیمان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتا پێغەمبەر و پەیامبەری خوایە و لە دوای ئەو هیچ پێغەمبەرێکی تر ڕەوانە ناکرێ. جا بۆیە ئەگەر میلەتان تووشی ناڕەحەتی و دەردەسەری هاتن لە هەموو بوارێکیاندا، بەتەنها و تەنها ئەوەی کە لە بەردەمیاندایە گەڕانەوەیە بۆ ڕێ و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. ومێد دەکەم خوای پەروەردیگار لەوانەمان حیساب بکاکە شوێنی ڕێ و ڕێبازەکەی پێغەمبەر کەوتوو بین و هەروەها بە بەردەوامی لەسەری بڕۆین تا ئەوەی خوای پەروەردیگار کۆتاییمان پێدێنێ لەم ژیانی دنیاە. خدای پەروەردیگار خۆمان و دەوروبەر و کەس و نزیکانمان، دایک و باوکانمان، خۆشەویستانمان، خوشک و براکانمان،
بپارێزێت، عاقبەتیان بەخێر بجێڕێ. ئەوەشی بەخوای گەورە و مێرەبان گەیشتۆتەوە بە ئیمان و بە موسڵمانەتی، بەخوای پەروەردیگار گەیشت بێتەوە، خوا لێی خۆشبوو بێ و خوا لێی ڕازی بوو بێ. خدای پەروەردیگار عاقبەتمان بەخێر بجێڕێت و دەوامی عمرمان بدا لەسەر عەمەلی ساڵح و کردەوەی باش و وتەی شیرین و بەجێ. ئامین. والحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيه.